بەرەبەر بە چیە بینی لە دەروازەکەدا هەر ئێستا دەروێشانی شێم هەموو هاتن لە ئێران و تەقیشان کرد بەسەریانە بەڵام هەر ناوەسن 10,000 نەفەرە بن. زیاتر لە 10,000 نەفەرە بن هەمووی دەروێشی کەس نەزانی نیوەی برینیارە تەقیان کردەکردن. پێنج هەزار نەفەرە بن بە پێی تا سلێمانی. دەواازەی باشماخیان کردەوە هەر هەمیان دەروێشی لە ئێران تەقیان زۆر لێ